چایەکی شت لەو ناوە بێ پاچیانکەوە ئەوەش کلیلەکە ها. باشە هەموو شتێک دەپارێزم تا دێوە. من نایەمەوە تەفۆ ماڵەکەش بۆ تۆ بێ. ئەگەر هەفتەی جارێک ئافرەتێک بۆ خۆت نهێنیتەوە ئەوە پیاو نیت. کاکە بۆچی ماڵەکە دەدەی بە من هیچ لە گۆڕەیە؟ چونکە تەفۆ تۆم زۆر خۆش دەوێ بەڵام لەبەرەوە نییە. ئەی بیدەمە چیە کوڕە؟ چێم هەیە تاو ماڵە بیدەمێ؟ بیدەمە و پیاوەی کە منی فرۆشت، بیدەمە و پیاوەی منی بەکارهێنا فڕێدام، بڵێ بیدەمە چێ؟ دوای هەموو لێکدانەوەیەک تەنیا تۆمایەوە تەفۆ. من زۆر لە شت تێناگەم تەفۆ. کەمێک لە پیا و هەندێکش لە ماتۆر لێخوڕین دەزانم. من لە ڕاوەستانی پیاوەوە ئەو شتەی لە ناو دڵیەتی و ئەو شتەی بەتەمایەتی تێدەگەم. ئەی من هیچ سفر. یەکەم جار کە تۆم بینی فایلەکەتیاندا دەستم سەیریشم نەکرد فڕێمدا گوتم پێویست بە سیرکردن ناکە چونکە ئەو پیاوە کەسێکی کوشتووە. ئەم پیاوە چاوکراوەیە چونکە پەشیمان بۆتەوە. وتم ئەو پیاوە بە گرانی دەڕوا چونکە زنجیری پساندووە. وتم ئەو پیاوە خۆشەویستترین کەسی خۆی کوشتووە. ڕاست دەڵێم؟ ڕاست دەکەی. وتم ئەو پیاوە ئاسان خیانەت لە من ناکا چونکە ئەو پیاوە لە ناو خۆیدا منە من. بەڵام لێرە هەڵەیەکت کردووە عەلی گازگیر. من دڵم نییە بەڵام هەر چۆنێک بێت و دڵێکت هەیە. یانی وەک من نی. بەڵێ وەک تۆ نیم. وە کاتێک وتیشت خۆشترین لایانی سەربەستی چییە لەمەش هەڵەت کرد. دەی باشە خۆشترین لایانی چێتە فۆ؟ خۆشترین لایانی سەربەست بوون هەڕژاندنی مێشکی نییە بەڵکو ڕۆشنە بەرەو تەقەکردن و سەردانان بۆ یەکتر کاگەلی. بۆیە ئەو شتەی کە من و تۆ لێک جیا دەکاتەوە ئەمەیە. ئیتر من بۆ هیچ شوێنێکی تر ناچم. بەڵام گەر تۆ دەڕۆی بەو دڵەوە کە لە ناخدا بەجێماوە بڕۆ بۆ کوێ دەڕۆی بڕۆ بڕۆ. دەی بڕۆ ڕازی ماڵەکەشت دەپارێزم گازەکەشت بۆ من بەجێ بێڵە. دەی بڕۆ پەنجەی خەڵکیشت بۆ دەبڕم بڕۆ. دەی بڕۆ کاکە وەکو کاک عەلی من بڕۆ بۆ خاتری من بڕۆ بڕۆ جێگای من گازەکە بەجێ بێڵە بڕۆ بڕۆ مێەوە بۆ ئێرە ئەو شتە بکە کە من نەم کردووە. دەی وەڵڵاهی ئێمە باشە ئێستا من بامایە دەمێک و ڕۆیشت بووم. تۆ هێشتا کە گەنجی تەفۆ تێناگەی پیاوی وەک من و تۆ یان مێشی خۆمان دەپڕژێنین و دەڕۆین یا مێشی کەسێکی تر دەپڕژێنین. لە یەکەمینیان سەر نەکەوتم بەڵام نامەردم ئەگەر لە دووەمینیان سەر نەکەوم. کاگەلی چییە دیسان؟ دیسان هەڵەت هەیە وێنەکەت بە هەڵە بردووە. کرۆچی دەڵێ ناتوانین پاپۆڕەکە بەکار بخەین و لێرە دوورکەوینەوە؟ ناتوانین بەهەر ببین و لێرە دوورکەوینەوە؟ پێم بڵێ بزانم کاگەلی دێ. تەفۆ من پیاوە خراپەکەی ناو ئەم فیلمەم ئەو کچە نادەم بە من دەزانم. تۆ عەلی گازگری دەتوانی بیگری و بیبەی. تۆ هێشتا دڵێکت هەیە کچەکەت پێ خۆش بوێ دڵێکی یەک گولەیی. ئەو گولەیە لە کێ دەدەی؟ تەفۆ تۆ هەتیوێکی زۆر دەبەنگ دەرچووی. بە هیوای بەختێکی باش کاگەلی. باشە سیخۆڕیمان بۆ دەکە یاوەتە عەلی خۆش دەیە؟ هەردووچیانە. باشە تۆ متمانە بە تەفۆ دەکەی ئەزەل؟ ئەی تۆ؟ یانی ناتوانم گول لە بە تاریکیەوە بنێم. ئەو کاتی بۆمان بەدەستێناوە
بەڵام دووریان نزیک علی هەر ڕوبەڕوو دەبێتەوە. باشە ئێمە شەومان دەوێ علی بەرزەکە بە زەوی دادێ. ئەزەل سڵاو چۆنی کاتت هەیە دەکرێتتر بین؟ دەکرێ لەکوێ؟ دەتەوێت لەکوێ بێ؟ بۆستە بۆ نمونە سەرکەنار. باشە من وا دێم. باشە بە تەمای چ بکەی؟ تەفۆ قسەیەکی ئەوەی لەگەڵ عەلی نەکرد کامیل. حاڵی من جۆندە جیاوازی نییە. منیش تەنها دڵێکی یەک گولەییم ماوە، بەڵام من ئەو گولەیە بۆ بەهار بەکار نایێنم، ئەو گولەیە بۆ خۆشەویستی بەکار نایێنم. ئاڕاستەی ئەو گولەیە بەرەوەیەکی ترە. کامیل دە تۆ شتێک بڵێ؟ چی بڵێم؟ یانی شتێک نییە بیڵێ؟ هەیە. سەیرێکی دەرگا دەکەی؟ گەر باوەڕت بە گۆرانی تاک هەیە لە چێشتخانەی گوندی ئەڵبانی چاوەڕانت دەبم. ئەزەل شەوتان باش خانم بەخێر بێ. سپاس دەکەم. هیچ جگایەک گیراوە بەناوی بەهار چەستان؟ بەڵێ خانمەکەم فەرموو لێرەوە. زۆر سپاس. کاک ئەلی چی ڕووی دەدا؟ وا دەزانی کەسێک شترەوانە؟ پێشبینیم کرد بۆیە نەویست ئەم جارە ناوی خۆم لە نامەکە بنووسمەوە. بۆچی؟ وتم با بۆم نیش ئامادە بێ وەکو بۆ ئەو ئامادە دەبێ. ئەگەر یو شتەمەکە کەم پێشبینی دەکەم تکایە؟ بەهار ها بڵێ چیتان بۆ بێنم بەڕێزان؟ تەواو کاکە ئەلی ئێمە هیچ ناخۆینەوە. نا بۆ حەز لە هەموو شەرابێک نییە، حەز لە سوورەکەیە. دەزانم حەزت لە خواردنەوەی ساردە، حەز ناکە خێرابی خۆیتەوە. هێواش هێواش خانووی بچووک حەزی لە پەرداغی بچووکە، حەزی لە جۆری فەڕەنسیە. ژمارە جووتەکان حەز دەکا بنی پەرداغەکە بیاڵێتەوە، بەڵام قەت دەستی لێ نەدەن ئەگەر ناتوڕە دەبێ، چونکە حەز دەکات دواقوم بەیەک پێک هەڵدا بۆیە. ئێوە بەڕێزم بۆم نیش. کاگەری لە چه دەزانی کە دواتر حەز دەکات لەسەر مێزەکەی بمێنێتەوە، چونکە حەزی لە خواردنی دوای خواردنەوەیە، کەمی لێ دەخوا. هەرکە لە شتێک تووڕە دەبێ ڕووی وەک خوێن سوور هەڵدەگەڕێ، کاتێ خەوی دێ چاوی دەڕووشێ. کاکەلی ئەمڕۆ کاکە عەلی نییە، لەگەڵ عەلی گازگەر ئەمڕۆ پشوێکیان وەرگرتووە. ئەمڕۆ عەلیم ئەو عەلیەکە یەکەم جار تۆی بینی دڵی پێێتەوە بەند بوو. تکایە کاکە بەسەیتر بەردەوام مەبە، گەر بیر لە من دەکەیتەوە. هەموو ڕۆژێک هەموو دەقەیەک بە بێوەستان
منت شەرمەزار کرد تەنانەت نازانم چ شتێک بڵێم. بڵێ سەیرم کە ئەو هەتیوە قەبەیە لە بەرامبەرت دانیشتووە. ئەگەر بتەوێ دەبێتە کەسێکی جیاوازتر لە من. دنیا لە شوێنی خۆی یاری بکە. بەڵێ گەردەتەوێ تەنها بەڵەیەک بەسە. کاگەلی من لەگەڵ تۆ نابم. تۆ عاشقی بەڵام ئەمە ناتکاتە کەسێکی باش. تۆ شتی خراپ دەرحەق بە خەڵکی دەکەی. لەگەڵ تۆ نابم چونکە تۆ خراپی. واز دێنم تۆبە دەکەم. ئەی ئەو شتانەی کردوتە بۆ هەر کوێیەک بڕۆی هەر بەدواتەوە دەبن. دەتەوێت ئەو شتانە دوای منیش بکەون؟ دەتەوێت بم کێ ڕابردووی خۆت؟ نامەوێ. بۆیە لەگەڵت نابم کاک ئەلی. باشە لەگەڵ چێ دەبی؟ خوا دەزانێ. گاڵ شۆمازمان لێ بێنە. بڕۆ خواردنەوەکە بێنە. لەگەڵ تۆ مەکورە شەرابەکە بێنە. زوو! بەهار چیتەوە بەهار؟ بەهار تۆ باشی؟ بەهار چی بووە؟ بەهار زۆر خراپم تکایە وەرە. بەهار من لە لاتم تەواو نیگەران مەبە. چۆکە نێرە. دکتۆرێکمان کەن. دکتۆر بەهار چی بکەم؟ ئەزەل بانگی ئەزەلکە. سڵاو عەلی کەمە ئارام بوویەوە؟ ئەزەل بەهار چێتی؟ باش نییە. یارمەتی بدە. لە کوێن؟ تەواو. وەستە یەکسەر بڕیار مەدە چونکە بۆ ئەوەی خۆت بە تەنیا بمێنیتەوە پێویستە خۆشەویستەکەت بە تەنیا جێبێڵی. دوو هاوڕێ چارەی نییە هەر بە شەڕێ. دوو دوژمن بە یەکتر دەگەنەوە. چارەی نییە یەکێکیان لە دەست تەنیایی ڕادەکات. بیکەوە دەڵێن بیکەوە. بەڵام ئەوی تریان بە خیانەتەوە لە دەست تەنیایی ڕادەکات. بیکەوە کچێ دەرگا بکەوە. ببورن بەهار.
ئەجەل هاتیوانە پێم کچی قهرمانی منی نا من نیم بەهار وەرە